تۆ ئەوەندە تایبەتی لەلای من داوای چاوم کەی پێ تێدەم. داوای تەمەنم کەی پێشکەشتێکم تۆ شازادەی منی. داوای هەر شتێک لەمم کەی لەم ژیانە من بۆتی جێبەجێیەکەم. وەڵڵاهی کاک ئەحمەدی پارێزەر پیاوێکی زۆر باشە. باشترین کاتە لە عەلی جیا ببمەوە. ئەو پیاوێکە پارەدارە و دەوڵەمەنە. عەلیش پیاوێکە کە تا ئێستا نەیتوانیوە یەک ڕۆژ دڵی من خۆش بکە. شنیار بەڵێ دیسانە وەڵقەیە ئەرەدا بە سەوازدە وەڵقەی بینە داهەندەگاگات لە من بی سێوەڵا ماندی و مردیمە بە قورعان زارچی لێ بکەم دانیشمە دیار تۆوە دەبێڵە دەی وازم لەبێنە ئەڵقا کچێ بە قورعانە وەڵقانە سیفاتی نیوەی کۆمەلگایان تێکدا بە سەواز بینە کچێ ئەگایەکت لە من بی بە قورعان مردم وەڵڵا ژیانت لێکردیتمە سەرەتان بەخۆی نازانم چ بکەم لە دەستت 10 ساعاتان لە ئیشێمە دێمەوە ئەو دەموچاوتە هەر گرژمۆنی بەرامبەرم ئێکچە شنیارە مژنم لەوەی نەیە بۆ حارێ لەگەرمان بژێ ژیانەوە ناکرێ بەخوای ئێستا چی دەوێت تۆ بۆ سەر و دڵمەگری بۆ نایڵی سیرکەم ئەرێ ئەمن لۆ سەر و دڵم گرتی چەم گوتیا ئێخر وەڵڵاهی بە نەربی قسەر لەگەر دەکەم هەروەی بەڕەخی قسەر لەگەر دەکەم هەروەی نازانم چ لەگەر تو بکەم شنیار چی لەگەڵ من بکەی؟ ئەزانی بڕۆ چی بکە بڕۆ خیانەتم لێ بکە باش نییە؟ واکە بە قسە شنیار ئەو مۆزوع یەک ساری بەسەردا ڕۆیە ئەخر ناگرێت و هەموو ڕۆژە نەفسی قەوان لێدەیەوە ئەرێ کاکە واز بینە ئێت چ بکەم کاکە خەڵەتێک بوو کردم تۆ بەم کرد بە سەبی بڕێنەوە ئەتو بەس بزانم ئێستا چت لە من دەوێت لەوە دەکەی هەر لەو شتانە ئازای بۆ خۆ بڕۆ لەو شتانە بکە شنیار غەڵەتەکەم کرد جارێک بوو تەواو تۆ بەم لەسەر کرد کاکە ئەو مۆزوع یەک سارە یەک سار ئەرێدە بەسە بم بوورە کاکە نەمزانی موبایلم لەک نەتونیە ڕەمزی نازانی هەموو شتم لەک نەتونیە جا لە دەرەوە بەس ئەو خوای ئازانێت چیەکەی بەس ئەو خوای ئازانێت یعنی بەڕێی تۆ من دەست بەدەری خیانەت دەکەم ئەدیە کوپاری لۆمارە پێیا دەکەم جا بۆ نایەکەی کەیفی خۆتە چیەکەی بیکە بەس زانم لە چت کەمە کاکە لە چت کەمە جلو بەرگە هەیتت کچێ وەڵڵاهی پارێ نانە هەموو شتەکە هەیتت لە چت کەمە لە چیم کەمەوە نییە؟ ها؟ وازانی جارێکیکە باوەڕ پێکەمەوە؟ ها؟ وازانی جارێکیکە سیقە دروستەکەمەوە؟ جارێکیکە سیقە بە تۆ ناکەم با باشە پێ بڵێ شنیار ئەرێ کاکە بە قورعان نەفەسەکەم نەمانەگەرت و کچێ وەڵڵاهی نازانم چ بکەم لە دەست و شنیار ئەتو پێم برێ عەلی ئەوەم لۆ بکە ئەگەر لۆم نەکردی تو تفۆم بەنی چاوانی یاکە چت دەوێ ئەزانی چی مەوێت؟ ئەمریکە و باتەم فیزیکە ئەمەوێت جیابی چکتر من تاقەتی تۆم نەما تێگەیشتی ئەمەوێت جیابینەوە ئەو بەچدیدە قسانە لۆ دەکەی دەدانیشە ئەوە تێو دەرسانت فێر دەکا شنیار خان یارەوە مامۆزەکیشم لە بەرزکەیتەوە نییە هەروە مابووە نییە کچێ لێشت دەدەم بۆ هەردوو چاوت دەردەینێ ئەو قسانە لۆ من نەکەیەوە جارە چتیکە لێشت جیابمەوە و ئێستا ژەڕم تەلەفۆن بۆ سالاری برامەکەم کچێ چەند نەکردی ئەمڕۆ بیکە بەملیش کام بەملی ورد بووم ئەو خیانەتە چ بوو کردم خوا لە دوورتەوتدا کۆت لە من کرد خیانەت لە ژن بکەم خوا لە دوورتەوتدا چت لە من کرد کوژیانیم لە دوێران کرد ئەوە هەر ڕۆ ماڵەکەشە بۆ بەجێرە بۆ خۆم ڕداخ بریتر پێم خیانەتکە باشە وازی نەبێنە هەچۆ زمێنەی ها هەچۆ هەروە مابوو دەستیشم لێ بەرزکەیتەوە شنیار ئەمە خەڵات بووم شنیار